زانی چی ئەمە کە کابرای جملەتی کە دەچین ئەشیای دێنین کابرا مودەمان دەداتێ دەرێ لۆنی منە هەفتەک 15 ڕۆژ مانگە کە لەو وەختانە پارەکەی کە نەبین کابراش حەقی خۆیتی داوا دەکاتن پارەی خۆیتی کابرا بە پیاوەتی دەداتێ کە دەرێ بڕۆ کاسبی پێ بکە بەس ئەمە ئێستا لەو وەزعی وەڵڵی ڕۆژەیە لێرانە دین دوکانی دەکەین و قەپات دەکەن هیچ بازارەکە نییە داوامانە لە جملەتەکان ئەوانیش وەزعەکەی دەزانن و دەزانن کووە بازار کووە دەزان منعاتی خەرچ کووە ناچتی بکڕی هەتا لۆن منە خواردن هەبی نایە ئەو شتانە بابەتانێمە بکڕی ئەمە ژوات چاوەڕێ دەکەن زای مەعاشەکە بێت نەگە بازارەکەمە خۆش بوو کاکەمەش دەدەین خۆ بەتەمانینە وەچ کابرا گوتنی پارەکەم گو نەدەینەوە نییە باشە کاک محەممەد جملەتەکان پەلەتان لێ دەکەن تەلەفۆنتان بۆ دەکەن تەلەفۆنمان لۆ دەکەن دەرێ کاکە پارە ئەمەش پارەی لە ئەین بەردەوام تەلەفۆن دەکەن ئەتوو بەردەوام چییە کابرەکە ئەتوو ئەوڕۆ تەلەفۆن لۆ دەکە دەرێ لۆنی منە 3 ڕۆژ کە هەفتەشکە ئێت بۆ 3 ڕۆژ هەفتەشکە 4 میلیۆن 5 میلیۆن بە 2 ڕۆژ 3 ڕۆژی خڕدەبتەوە ناوەڵە خڕنات ئەم جێژنەی ئەلیرانە بای 8 میلیۆنی هینام گوتم جێژنەی لۆخۆم خێرە چی دەکەین دەفرۆشن ئەو بەخوای بە زەرم دایا بە قانجازم نەدەیە مەتری قماشی بازاری مینا و بازارم دەدا لە تۆ پیسی مەتری 4 مەتر بەخۆی سقەتە 4 مەتری سقەتە 4 مەترەکە ئەو ڕۆی زەرەر دەلۆن منە 100 تۆپە دە 100 چاری زەرەرە پارەکە بەسەتە کابرا تەلەفۆن لۆکردمە پارەکەم دایتۆ شەرمەزاری نەبوو باشە ئێوەکو دوکاندارە با بڵین بەگشتی دوکاندار چەند پارەی جملەتی قەردار دەبێت بۆچی بەقەر دێنن بەخوای بزانین کۆبرام ئەوڕۆ کابرا دەفتەرەکی هەیە کە دەچێتکن جملەتی بەخۆی دەرێتن وەرە کاکە ئەوەی ببە مشکلە ما پارە نیە هەتا دەداتێ دەرێڵە ببە وەچی دوای میعادی پارەی دێتن دەرێڵە بینە پارەی بینە دوکانداریش کابرا دەفتەرێکی دەچ دوکانەکەی پێپڕنای بای دەفتەرشکەش بەقەر دەینیتن ئێستا دوکاندارێ 4 دەفتەر 5 دەفتەر قەردارە ئی جملەتیان باشە ڕۆژانە چەند ئیش دەکەن لەو دوکانە وەڵڵا ڕۆژە بۆچ بازار هەبوو ڕۆژە لە خۆمان وەچ کابرای گوتنی لەو خۆی بەزار ئێستاش لەو بێ بازار وڵا ڕۆژەی 4 ئیش دەکەن بە من و بەبرایەکەم بە دوو کەس 4 لە ڕۆژی دوکانی قەپات دەکەن یەک دیناریش ناکەن باشە ئەگەنە ڕۆنەوە ماڵێ لێرە نام بخۆن 4 بەش ناخواردنتان وەڵڵا بەس بەش پاکەتەکەم بەشی چکەنە ناو بەس پاکەتەکەی ئەو مانگەی لە بەش خۆم کرێم دێ